باشە ئەز ێ وەرم سەر هەلبژارتنên لە هۆڵندا ئیرۆ هەلبژارتن دەست پێ دکن بەری کو ez behsa هەلبژارتنا bikim weke zaniyariyekê bidim we bêhterî 300,000 Kurd li Holanda dimînin. Hilbijartinên Parlemana Holanda bi rêve diçin. Bala hemû aliyên siyasî li ser kartekê ye. Karteke gelekî giring e destwanda. Ew jî karta koçberan e. Serokê Partiya ji bo azadiyê Geert Wilders bi helwestên xwe yên li dijî koçber û penaberan zêdetir hatiye naskirin û ew partiya herî li pêş e niha. Heta sala 2019 ji sedî 13.2 xelkê Holanda koçber bûn. Niha gelekî zêde bûye. Ji sedî 16 ji xelkê Holanda bûne koçber. Li gorî ofîsa amaran ya Holanda 18 milyon kes ji wî li wî welatî dijîn û ji sedî 75 mafê wan ê dengdanê heye. 5,000 welatiyên ji Iraqê û xelkê Kurdistanê, Başûrê Kurdistanê li Holanda dimînin. 150,000 Sûrî û xelkê Rojavayê Kurdistanê li werin. 52,000 kes ji Îranê û ji Rojhilatê Kurdistanê û 450,000 kes ji Tirkiyê û ji Bakurê Kurdistanê li Holanda dimînin. 27 lîste li ser 105 kursiyên Parlemanê Hevrikiyê dikin. Li gorî rapirsiya dawiyê, Partiya Azadî ku partiyeke rastgir e tundire we dijî koçberan e ji sedî 20 dengan kiriye. Ev peymaniya Gronlinks ya çep û keskan ku partiyên kar û keskan ji Partiya Kar û Keskan pêk de ji sedî 16.1 yekê dengan yanî. Partiya Banga Demokratîk û a Mesîhî ji sedî 16 dengan werdigirin. Partiya Gel ji bo azadî û demokrasiyê jî ji sedî 10 dengan dest dixe. Rapirsiyên ku li Holanda di derbarê hilbijartina da encaman didin. Şandera Rûdawê ji bo hilbijartinên Holanda ala şalî ji bajarê Lahayê li gel min e. Ala bixêratî proseya dengdanê li wir çawa diçe û tê çaverêkirin kîjan partî yekem derkeve. ئەو پرسیارێکی هەرێ گرنگە دڵبەخن سڵاوت لێبە لە لاهایەوە لە پشتی منەوە ئەنجومەنی سەرۆک وەزیرانە لێرە ئەوەی گرنگە ئەوەیە وەک خۆت ئاماژت پێدا 27 پارت 1166 بربژێریان هەیە و هەروەها دەتوانم بڵێم لە کاژێر 7.5 بەیانی تا هەتاکو و 9 شەواتە 11 هەرێمی کوردستان بنکەکانی دەنگدان کراوەی بەڕووی دەنگدەرانە. ئەوەی سەرنجڕاکێشە ئەوەیە تاکو دوو کاژە لەمەوبەر دڵ بەخوێن لە سەدا 38 دەنگدەران چوبنە سەر سندوقی دەنگدان، بەڵام ئەمە بە من ئەڵێ هێشتا پێویست ناکە بترسین کە کەم ئەم بەشداربووان کەم بێت لە دو ساڵ لەمەوبەر. دو ساڵ لەمەوبەر لە سەدا 77.7 بوو. خەڵک ینی پێشبینی دەکەن کە کەمێکی دیکە زیاتر دەنگدەران بشنە سەر سندوقی دەنگدان کە لە دوای کار تەواو بن تا کاژێرنەوە کاتیان هەیە بشنە سەر سندوقەکانی دەنگدان لە هەموو شوێنە دەتوانن دەنگ بدەن. دڵ بەخۆنەکە من پیشانتان بدەم لێرە میدیاکان هەموو لێرە ئامادەن، وێنەی هەموو پارتەکان و سلۆگۆنی پارتەکان هەموو لێرە ئامادەیە. ئەوەی ئەم هەڵبژاردنەی سەرنجڕاکێش کردووە دڵ بەخوێن ئەمەیە بە هێواشی قسە بکەم چونکە خەڵکی ڕۆژاوای کوردستان دەڵێن ئاڵا شاڵی ئێمە تۆمان خۆشەوێ ئەگەر لێشت تێنەگەین، بەڵام بۆیە لێم تێبگەن دەمەوێت باسی کەم کە لێرە باس دەکرێت بە پێی پێشبینەکان بێت وەکو خۆت ئاماژت پێدا بە پێی ڕاپرسیەکان بێ پارتە ڕاستەوتونڕەوەکەی خێڵڤیلدەرس زۆرترین دەنگ بەدەست دەهێنێ، بەڵام کەس نایە لەگەڵ خێڵڤیلدەرس حکومەت پێک بێنێ. واتە گرنگ ئەوەیە کام پارتە بێتە دووهەم بەهێزترین پارت بۆیە بتوانێت سەرۆک وەزیرانی بێنێتە ئەم کۆشکەی پشتی منەوە ئەنجومەنی سەرۆک وەزیران. ئەوەی لای من گرنگە ئەوەیە کە هۆڵەندا 13 ملیۆن و 500,000 کەس مافی دەنگدانیان هەیە. وڵاتێکی جوانی بچووکە لە پەنا ئەڵمانیایە، نزیکی 80,000 دانیشتوی هەیە. ئێمە تەنها هەرێمەکەی من لێ هاتم لە ئەڵمانیاوە کە یەکێکە لە 16 هەریم ئەڵمانیا 80 ملیۆن دانیشتوی هەیە. واتە وڵاتێکی پچکۆلەیە، بەڵام بەناوبانگە بە هەناردەکردنی کشتتوکاڵ بۆ وڵاتانی جیهان. وڵاتێکی کشتتوکاڵیە، واتە لەم وڵاتە کەمتر کێشەی بێکاری هەیە، کەمتر کێشەی دیکە هەیە، بەڵام کێشێکی گەوریان هەیە، ئێستا کێشەی بێخانوویان هەیە.
400,000 گەنج بە دوای خانوو دەگەڕن بۆ ئەوی بتوان کرێکەشی بدەن واتە خانوو لێرە زۆر کرێکەی گرانە بۆیە ئەمە پرسێکی هەرێک گەرمە لای هۆڵندیەکان دەڵێن وایە وەکو پارتی خێڵفردەست دەڵێ کێشی کۆچبەری هەیە دەمانەوێت کێشەکە چارەسەر بکەن بەڵام ئەوانی کە ئەمڕۆ من قسەم لەگەڵاکردن ئەوانت زۆربیان دژی پارتێکی خەڵفردەست بوونەوە ئومێدەوار بوون گەنجەکان کە ئەوان زۆرترین دەنگ بەدەستێنن و وەکو خۆش ئاماژت بدا 300,000 کورد لە وڵاتە دەژین زۆربیان مافی دەنگدانیان هەیە ئەوان تا ئێستا پارتە چەپەکانیان هەڵدەبژە بەڵام ئێستا هەست دەکەم زۆر چونەتە ناو ئەتوان بڵێن ڕاست ئاژۆ و ناوڕاستەکان واتە پارتی کریستیان دیموکراتەکان بێ پارتی لیبەراڵەکان بێ دیموکراتەکان بێ پارتی سەوز چەپەکان بێ ئەمانە ئێستا دەنگێکی باشیان هێناوە واتە ئەو 6 پارتە گرنگەی لە هۆڵەندا هەیە پارتی وەکو خۆت وتە سەوزی چەپەکان بێ لیبەراڵەکان بێ دیموکراتەکان کریستیان دیموکراتەکان ئەوان لە ملمانێکی بەهێزتان کێ دەتوانێت زۆرترین دەنگ بەدەست بێنێ کە بتوانێت حکومەت پێک بێنێ بەڵام هۆڵەندا بەوە بەناوبانگە پێکەنانی حکومەت هەمیشە زۆر دەخانێ 2 ساڵ لەمەوبەر 200 ڕۆژی خایان زیاد لە 200 ڕۆژ چاوەڕ دەکرێت ئەم ساڵیش بە هەماشە زۆر بخایێنێ بەڵام ئەوەی سەرنجڕاکێشە بۆ من چەند پارت حکومەت پێک دێنن و تاکە بەربژێرکی کوردمان هەیە هێمن هەوێزی ئەو ئایا دەتوانێت بچێتە پەرلەمان واتە پارتەکان لە کێبڕکێکی بەهێزدان بۆ بەدەستێنانی کورسی لە ناو پەرلەمانی ئەم وڵاتە کە 150 کورسیە بەڵام بەربژێرەکانیان زۆرە دوو بەخوێن پارتەکان زۆرن 27 پارت 1966 بەربژێر بەڕاستی ئەمە زۆرە بەڵام هۆڵندیەکان ئومێدەوارن سەقامگیری بگەڕێتەوە بۆ ئەم وڵاتە بۆ حکومەتی ئەم وڵاتە چونکە هەڵوەشانەوەی کابینەکان ئەمە بێ ئومێدی داوە بە خەڵک بۆیە ئەم هەڵبژاردنێکی گرنگە دڵبەخوێن چاتان لەسەر ڕووداوی ئەمەش بێگومان ئەمێ دەبولتەنین بێدەژی بێنە جەمتە ئاڵاشالی ژێ باژارەی لاهای ژێ هۆڵەندە گەلێکی سپاس.